دیارە لەم کەمپینەدا ئێمە توانیمانە زیاتر لە 7 بار هەڵگری گەورە پێداویستی گرنگ کۆ بکەینەوە لە ماوەی دەڕۆژی کەمپینەکەمانە کە بریتین لە جلوبەرگ و خۆراک و سۆبا و بەتانی و کۆمەڵێ کەلوپەلی گرنگی تر و بڕێک داو دەرمان و ئەم جۆرە شتانە لەگەڵ بڕی پارەی 7,361,000 دینارمان کۆ کردوتەوە. دیارە ئێمە لە ڕوانگەی هەستکردنمان بە بەرپرسیارەتی بەرامبەر خوشکوبرایانمان لە ڕۆژئاوا کۆمەڵێ گەنج لە شاری کەرکووک هەستاین بە ڕاگەیاندنی کەمپینێک لە ژێر ناونیشانی کەرکووک بۆ ڕۆژئاوا لەسەر پێەیە. دەڕۆژ کار و چالاکەکانمان بەردەوام بوو لە ناو شاری کەرکووک بە چالاکی جۆرا و جۆر و خۆشبەختانە خەڵکی شاری کەرکووک زۆر بە پەرۆشەوە بەهانای کەمپینەکەمانە هاتن و دیارە ئەمڕۆ ئەو هاوکاریانێکەوە کۆمان کردووە ئەیگەێنین بە مانگی سووری کوردی